ڕاوەستە بدە ڕاوەستە لۆ دەکەی دیسە حسن ئەوەی شەقۆڵانت چیە تۆکەی ئەوە چی هیناتەوە بلە سکە کرد بە بابە بوستێ بەستە مشکێ دروست مەکە یعنی خەتای منە کوچە ئەتونە دیتەش ڕۆشن چی کردێ دیسان دامەی شقۆڕەکاتن چی بۆ چ بێن برێ ئێستا بن چاوی خۆتە بینیت چ بووە کوڕم گوتم ئەمن نایەمەوە ماڵی لەگەڵەوە عایلەیە ناژیم ئەوانە نازان ڕێز لە بەشەری بگرن ئەمن دەڕۆم دایەکیان جێم دەمن دەرێم لەبەر خاتری من ڕاوەستە ڕاناوەستم و دەڕۆم بەستە دایکە چاک سەبر بگرە ئەخرەوانە نابی یە لە لەنگۆ پێک بێنەوە جێم دەمن جۆ وەرە بچینە شۆرێ جێم دەمن لەبەر خاتری من کوڕم من لەگەڵ ئەوانە ناژیم ناتوانم دایەکیان دیسان لۆ دەمکەنە قوربانی لەبەر من پێت دەرێم وەرە بچینە شۆرە دابنیشن قسەیان لەگەڵ بکەین نایم نا دایەکیان تکات لێ دەکەم تکات لێ دەکەم لەبەر خاتری من ئەگە شتێکم بەسەر هادا تو مەسوولی ئەمن مەسوولم بڕۆ ئەوە چ دەکەی لێرە لەبەر تۆ لێرە نیم لەبەر کوڕەکەمە کوڕەکەت ئەگە کوڕەکەت خۆشویست بەیە قەت لێرە بەچێت نەدەهێشت ئێستاش لەبەر داهاتوو کوڕەکەم لێرەم لە خۆشیان لێرە نیم بڕۆ دەرێ بڕۆ دەرێ لێرە کوڕم من دەڕۆم ڕاوەستە دایە ڕاوەستە